ئاوازیتە کاتی هەڵبەتە زیاترە لە ئەلبومێکی ترکە هیە گۆرانی بێژمێ کە بۆ من مۆسیقای کوردی یەکێکە لەو شتانەی کە هەستی کوردایەتیم و کوردبوونمی زۆر بەهێزتر کردووە کە دەنگی ژن زۆر کەمە نەگوەکو گۆرانی بێژ هەڵبەتە گۆرانی بێژمان هەبووە لە کۆنیشە و زۆر خۆشحاڵین کە ئێستاش زۆر هەمانە بەڵام وەکو هۆنراوەیە کە بەکاربێنرێ بۆ ئاوازدانان و وەکو مامۆستا عەدنان من کە 2018 و دیوانە بەرچاوم کەوت زۆر دڵخۆش بووم و بیرۆکەمان بۆ هات کە ئەمە پرۆژەیەکی مۆسیقی پێ بکەین اینجا لەوە خۆشتر نییە کە دوو کەسیەکە گرن و ئەبینیت هەمان خەوە هەیە و ئەتوانین پێکەوە کارکەی خات و ڕێناس وابزانم بینیمتانە پێشتر لە مەجموعەیە شتا ئیشی کردو ئیشی خۆشیەکە خات و کڵپە کە دەنگێکی تۆزێک تازەترە بەڵام یەکێکە لە دەنگە جوانەکانی شارەکەمان خات و لابە لە بواری جیاوازە گوێتان لە دەنگی بۆ هەم وەکو ئیشی ڕادیۆ ئیشی کردووە و ئیشی گۆرانی جوانی ئیشی کردووە خۆم زۆر بەخۆشحاڵەزانم کە لە پرۆژێکی ئاوا بەشداریم کردووە کە خانمێک هۆنراوەی بۆ ئەم گۆرانیانە داناوە و هەرێک لە ئێمە کە لەم پرۆژەیە بەشداریمان کردووە زۆر سۆنخۆنیمان پێوە چەشتووە چدا مامۆستا عەدنانەوە لە هەڵبژاردننی هۆنراوەکان و لە دانانی ئاوازەکەی و جگەلەوە هەرێک بۆ خۆمان دنیایەک معاناتمان هەبووە تاوەکو لە ڕیکۆردکردن و تەمرینکردن و هەموو ئەم شتانە ئەم بوارە جیاوازانە و جگەلەوە خۆتان دەزانن ئافرەت لەم کۆمەڵگایە زۆر زەحمەتەکە بەشدار بێت لە کارێکی ئاوا بەڵێ بەرەو پێشوونی بەخۆ بینە و بەڵام یەکتر هەرماوێتی و خۆم بەخۆشحاڵەزانم توانیومە لە کارێکی ئاوایە کە بتوانم بەم هەموو ناڕەحەتی بەم هەموو ڕێگریانە کارێکی ئاوا ئەنجام بەم و ئێمە وەکو هیوا فاوندیشن زۆر کارەکەین لە بەهێزکردنی ڕۆڵی ژنا لە بواری جیاوازە و دایم حەزمان کردووە شتێ بکەین لە بواری مۆسیقا و هونەر و ئەدەبی کوردیە. لە 2018 دیوانی زەینەب خان کچە کورد دەرچوو کە خوشکە گەورەی دڵداری شاعری مەزنە لە ساڵی 1963 وەفاتی کردو بەڵام 50 ساڵی پێچوو تا دیوانەکەی کەوتە بەردەست وەکو زۆر ژنی تر لە مێژووی کووردا فەرامۆشکرا بوو زۆر خۆشحاڵ بووم کە ئەم دیوانەم بینی چونکە پڕە لە هۆنراوەی زۆر جوان و بەهێز و بەمانە بیرۆکەیەکمان بۆ هات کە ئەمە بکەین بە پرۆژەیەکی مۆسیقی و لە هەمان کاتە هەستمانە کرد کە ئەم دیوانە زۆر نزیکە لە ڕۆحەتی مامۆستا عەدنان و کارەکانی مامۆستا عەدنانەوە ئیتر کە پەیوەندیم پێوە کرد سەیرەکەم خۆشی خەریکی دیوانەکەیە و چەند ئاوازێکی داناوە ئیتر قەرارمان پێکەوە کارکەین لەم ئەلبومە هەستێکی بڵێن دوولایانە لەلایەکەوە تەبعاً زۆر خۆشە کە ئێمە ئەتوانین ئەمڕۆ بەم شێوەیە تۆزە دەنگی زەینەب خان زیندوو بکەینەوە بەڵام لایەنێکی خەفەتێکی زۆرە کە ژنێکی زۆر بوێر زۆر بەتوانە و ئەتوانم بڵێم ئەگەر بەتواناتر نەبووێ لەگەڵ هاوتەمەنەکانی خۆی کە ناویان دەرکردووە وا فەرامۆشکراوە و بە بەردەوامی ژنی کوت فەرامۆشەکرێ و ئەپۆشرێن و ونەبن لە مێژۆکەمانە یعنی دوو لایەنی هەیە من بە دوو بەرهەم بەشداریم کردووە لە ئەلبۆمی زەینەب خان کچە کوردێک جامی دڵ و مەیلی وەفا دوانە لە بەرهەمەکەی ئەم ئەلبومە دوو بەرهەمن بەڕاستی بەدڵکراون شەونفۆنی زۆری پێوە چێژراوە و بینراوە بەخۆم و بەستافەکەشەوە ئاوازی مامۆستا عەدنان کەریمە هۆنراوەیەک و ئەزانین خات و زەینەبە و ئەرەنجی کارەکە مامۆستا گۆران کامیل ئەرەنجی کردووە خات و زەینەب یەکێکە لەو ژنانەی کە هەر نەمرە بە نەمری ئەمێنێتەوە ون نەبووە بەڵام ئەوەیە لە کۆمەڵگایەکەین تۆزێک ڕۆڵی ژن درەنگتر دەرئەکەوێت زۆر خۆشحاڵم کە توانیمە یعنی لە بەرهەمە بەشداری بکەم شانازیە بۆ من کە خانمێک بەو هەموو هەستە جوانەیەوە هۆنراوەیەک داڕێژێت
بەرهەمی بهێنێ و دواتریش منیش بە هەمان هەست و توانای ئەوە کە لە دڵێکەوە دەربڕاوە منیش هەوڵم ماوە بە ئاوازێک و بەو دڵی کە ئەو لەو ڕۆژگارەیە ئەو هەستەی خۆی دەربڕ منیش هەوڵم ماوە بە پێی توانە تەواو بە دڵی ئەو ئیشەڵا بگاتە جێ دڵنیای کاتێک کە ئەو هۆنراوانە ئەخوێنیتەوە هەستەکەی کە کچێکی کورد زوڵم لێکرا و کچێکی قەتیسکرا و هەرچەنە لە ڕۆژگارێکا بڵێ ئەوە بۆ بەڵام بە پشتیوانی باوکو و خانەوادەکەی توانیوێتی هەستی خۆی دەربڕێ بەڵام هەر دیار بۆ کە ئەمە بە ناسکی هۆنراوەکانە دیارەکە ئەمە کچە کوردێک دەردەدڵی کردووە و ئەم هۆنراوانەی دەربڕیەوە منیش توانی ومە یعنی بە هەمان نەفەسی ئەو هەوڵم ماوە بە هەمان نەفەسی ئەو بتوانم گۆرانێکە بەڵام و بەرهەمی بێنین.